كانت خسارة الأخ مام جلال خسارة كبيرة خسره العراقيون جميعا. بە کۆچی دوای سەرۆک مامجەلال هەموو پێکاتەکانی عێراق کەسایەتێکی گرنگیان لەدەستدا. سەرۆک مامجەلال هەمیشە بە هەڵوێستەکانی هەوڵی داوە تاوەکو یەکڕیزی و پێکەوە ژیانی هەموو عێراقیەکان بپارێزێت. لە دوای ڕووخانی ڕژێمی پێشوو کاتێک بوو یەکەمین سەرۆک کۆماری عێراق بە هەموو توانایەوە ئەرک و بەرپرسیارەتەکانی جێبەجێ دەکرد. هەمیشە هەوڵی داوە کە یەکڕیزی و سەروەری عێراق بپارێزێت. هەموو پێکاتەکانی عێراقیش شایەتی لەسەر هەڵوێست و سیاسەتە حەکیمانەکانی بەڕێزیان دەدەن. هیوادارم هەموو هاوڕێ و هاوکارەکانی بەردەوام بن لە کار و ڕێبازەکەی بەڕێز مامجەلال بۆ تێپەڕاندنی کێشە و ئاستەنگیەکان، چونکە ئەوە خواستی سەرۆک مامجەلال بووە. كان أول رئيس جمهورية للعراق بعد نظام المقبور نظام صدام حسين، أدى دوره وركز كثيرا على وحدة العراق، سيادة العراق، وحدة العراق، ويشهد له العراقيون جميعهم من أنه كان بارا بالعراق والعراقيين.